زۆر هۆکار هەیە وا دەکات ئینتیمای گەنج لە وڵاتی ئێمە بۆ نیشتیمان فۆرمەکەی جیاواز بێ لە ئینتیمای گەنج لە هەشتاکان. حیزبەکان ئینتیمایان بۆ حیزبەکەیان بۆ سەرکردەکەیان بۆ بەرنامەکەی خۆیان زۆر گەورەتر لە ئینتیمایان بۆ نیشتیمان. پێم وانییە گەنجی ئێمە ئینتیمای بۆ نیشتیمانی. ئایا حیزبەکانی دەسەڵات هۆکاری ڕاستەوخۆن بۆ کاڵبوونەوەی ئینتیمای هاوڵاتیان بۆ نیشتیمان؟ حیزبەکان کە خۆیان لە خەتەری دۆڕانوشتا بینن یا لە خەتەری پەلاماران نابینن خۆ ناڵێن حیزب لە خەتەراڵێن نیشتیمان لە خەتەرایە. بۆیە مەسەلەی نیشتیما بۆ نیشتیمان تەنها مەسەلەیەکی سیاسی و لە ناو سیاسیدا پەیوەندی بە دوو حیزبی سیاسیەوە نییە. شکاندنی بیلایەک پەنجەرەکانی لە عقلێتی حیزبا زۆر مهمترە لە کوشتنی هاوڵاتیان. نەعەدالەتی هەیە ئەڵێن گەندەڵی هەیە ئەڵێن یەکێتی و پارتی بە شێوەیەک لە شێوەکان هەرچی دام و دەستگا هەیە بۆ خۆیان قۆڕخیان کردووە هەر ئەمە شەواکە کە من هەست بکەم پێیوەست نیم بەم خاکەوە. کاگرمی قسەیشکرد من لەسەرەوە خلافم هەیە ئەویشەوەیە ینی بۆ خەڵک دەنگی داوا بە یەکێتی پارتی لەبەرەوەی دەنگی ئینتیمای بۆ حیزبەکانی ئەی بۆ دەنگی داوا بۆ ئۆپۆزیسیۆن لەبەرەوەی قەزیشی نیشتیمانیە ژیانی و شوانیان بەدەستیانە و برادراناگە هەر کاتێک تووڕە بنەتوانن بماتوژن یعنی هیچ کەس نییە لە وڵاتەیە لە بەردەمەگەری کوشتانە بێگە برادران حەز بکەن. دوو جار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.